پێمان بڵێ ئەم کنگری کوێیە؟ بەڵام کنگرەی منتیقەی گەرمیانە کولی ساڵێ لە 15 ئیتر منتیقەی گەرمیان کنگری دەرەچێت بەس ئەو بۆ ڕادێ زۆر نییە بڵێن خەڵکە چێ نیو فەردێک یێنێ ئێبا بۆ فەلاحەکە ئەو کوڕە ئەمە فەلاحی خۆمانە ساڵانەشمان بۆێنێ ئێبا بۆ لە دەبەنیخان و بۆ ئێمە یێنێ هەندێک گەڵن ئەم ساڵ زووە بۆی کە کنگر پێگەشتووە زووە؟ نەوەڵە خۆی کاتەکەی ئایبینی هەموو ساڵێ ئیتر لە 15 کنگ دەرەچێ جەوەکەی منتیقەی گەرمیان گەرمە زووتر دەرەچێت لە چاو منتیقەکانی خۆمانە وەکو منتیقەی شارە زور و پیانجۆنەمانە تقریبا شارە زور و پیانجۆن مانگە مانگونێکی دەرەچێ بەس ئەم ساڵ منتیقەی گەرمیان بڵێ هەموو ساڵێ لە 15 کنگ دەرەچێ. ئەم کنگرەی تۆ دادناوە لە دوکانەکەت کنگری گەرمیانە؟ بەڵێ منتیقەی گەرمیانە هی منتیقەی لای دەربەنیخان و ئەو ناوەیە هیچ نارە ئەو منتیقەیە. کیلۆی بەچەنە؟ وڵا کنگرە ئێمە کیلۆیان بە 6,000 بەس وڵی سعرەکەی زۆری عنی سێکی خەڵک بەم بێ معاشی و بێموچەیە خەڵک هەیە زۆر حەزیلێت سا لە بانێ چەند کەسات و پرسیاری کردووە سعرەکەی گران اینجا کابرا کیلۆیەک ئەبێ 3 کیلۆ اینجا بەشیەکە سێکی 4 کیلۆ بەرێ بای 25,000 پارەی کیلۆ گۆشتە خەڵک حەزیلێتی بەزی تر هەیە بۆ نەخۆشی مەجبورە بیکڕێ هەیە ئیسا شتەیمان هاتووەم بەیانێ کیلۆیەکی بدو دوتی بۆ نەخۆشمە حەزیلێتی داوای کردووە مەجبورە بیکڕێ بار چەند نەبێ بەزی تر ڕۆژانی تر سعرەکەی داوەزی کولی لەوە چ لە بەیانیەوە کیلۆی ببێ 5,000 بەرەو 4,000 تر بەرەبەرە داوەزێتە سەر 2,000. کنگری کوێ زۆر بەناوبانگە؟ وڵای خۆی منتیقەی شارە زور منتیقەی پێنجوە کنگرەکەی زۆر تایمی خۆشە خەڵک زۆر حەزیلێتی منتیقەی گەرمایش کنگرەکەی چاکە بەس سا ئەوەیە تۆزێ بچووکە کنگرەکەی ناسکە ئەمیش خراپ نیە هەمی خۆشە خەڵک بە ئەم حەزیلێتی منتیقەی کوردستان هەموو کنگرەکەی خوتامی خۆشە و خەڵک لێ رازیە.